بناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر داهاتووی کورد دەکەین لە دوای گۆڕانکاریەکانی سووریا هەم داهاتووی کورد لە سووریا مانگێکیش کە تێپەڕێ بەسەر کەوتنی بەشار ئەسەد کورد لە سووریا چی بەسەردێ هەروە باز لە دۆخی کورد دەکەین لە تورکیاش دوای پرۆسەی ئاشتی کە ئێستا پرۆسەی گفتوگۆکانی پرۆسەی ئاشتی دەستی پێکردێتەوە بە دەست پێشخەری ئۆجەلان هەروە باز لە دۆخی کوردی دەکەین لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان هیچ گۆڕانکاریێک لە پێشە بۆ عێراق و دۆخی سیاسی هەرێمی کوردستان چۆن دەبێت لە 2025 و باز لە دۆخی کوردیەکەین لە ڕۆژهەڵاتی دوای گۆڕانکاریەکانی سووریا ئایا هیچ دەرفەتێک بۆ کورد هەیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە مامۆستا بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆ کا حەکیم و بینەرانی خۆشەویست سپاس دەکەین مامۆستا ئەگەر سەرەتا بەر لەوەی بچین سەر دۆخی کورد دەمانەوێت هەڵسەنگاندێکی بەڕێزت بزانین دەربارەی ئیدارەی نوێی سووریا مانگێک کە بەشار ئەسەد کەوتووە کارەکانیان چۆن دەبینن مامەڵەی وڵاتان لەگەڵ ئیدارەی نوێی سووریا چۆن دەبینن بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە شێوەیەکی گشتی پرۆسەی ڕزگارکردن و ڕوخانی ڕژێم ڕزگارکردنی سووریا ڕوخانی ڕژێم تا ڕادەیەکی زۆر پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو زۆرترین کۆنتترۆڵی تیا بوو کەمترین مەدەنی تیا کوژرا کەمترین تۆڵە سندنەوەی تیا بوو واتە شێوازێکی بەرزی ئەخلاقی ئیسلامی و مەدەنی تیا ڕەچاو کرابوو کە ئەوە نەخشە بۆ چێشانێکی ورد بوو بەو ئەندازەی کە شۆڕژێڕەکان و پشتیوانەکانیان دەستیان تابوو بێ بە سەرکەوتنێکی تاکتێکی و ئەخلاقیش داهاندرێ بۆیان لەو ڕۆوە دیارە ڕژێمی نییە کە ئێستا یەکەمیش ڕژێمی نوێ ئەوە لەبەرەوەی تۆمەتبار بوو واتە ئەگەر لەو ڕێسا یاساییەوە دەست پێ بین کاڵێ هەموو کەس بێتاوانە هەتا تاوانێکی بە بەڵگە بەسەرا ساغە بێتەوە بەڵام ئەمان تاوانبار بوون هەتا بێتاوانی خۆیانە سەرمێنن لەبەرەوەی کە لە پێشەوە لەناو دڵی قاعیدەوە هاتبوونە دەرەوە دوایی بەرەی نووسرایان پێکە نابوو چەند جار ناوی خۆیان گۆڕی بوو هەچەنە ناویان گۆڕی بوو پەیوەندی ڕێکخراویان بە قاعیدەوە نەمابوو بەڵامە لە چوارچێەوەی ئەوەی پێوەڵسترێ لیستی ترۆری نێودوڵەتیان مابوونەوە تەنانەت وەک وەزانن 10 ملیۆن دۆلاریش هەبوو بۆ ئەوەی کە زانیاری دەربارەی ئەحمەد شەرع بدا بە ئەمریکەکان یا ئەوروپیەکان یاخۆ بیکوژن بەڵام پرۆسەی بە خۆداچوونەوە دروستکردنی پەیوەندی نوێ هی ئەمڕۆ نییە بەڵکو لەو کاتەوە کە ئەحمەد شەرع 4 ملیۆنی و 5 ملیۆن کەسی لەبەر دەستا بوو لە ناوچەی ئیدلیبە و حکوومەتێکی کاتی پێکەنابوو کە ئێستا زۆربەی ئەندامانی حکوومەتەکەی هەر ئەوانە حکوومەتیان لە دمشقا پێک بێنێتەوە دەرگای لەگەڵ ئەوروپیەکان و ئەمریکەکانە کردبووە دیارە تورکەکان ڕۆڵی گەورەیان بینیەوە لەوەی کە ئەم دەرگایە بکەنەوە لەو کاتەوە ئەیانەوەی وێنایەکی نوێ تێگەیشتێکی نوێ بۆ دەرەوەی خۆیان نەقڵکەن کە بڵێن ئێمە کوڕەکەی دوێنە نەماوین ئەو وێنایی ئێوە لە ئێمەتان گرتووە لە ڕابردووە دەستکاری بکەین لەبەرەوەی ئێمە کراوینەوە لە ڕووی عەقلیەوە کراوینەوە تێگەیشتنمان گۆڕاوە لە پاڵ لە بەدوای دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامیەوە نین بۆ جۆرەی لە مێشکی ئێوەیە بەڵکو ئەمانەوەی سووریایەکی نوێ دروستکەین و سووریا بیناکەینەوە دوای ئەم هەموو ساڵە لە شەڕ و کوشتار و ئەوانە تا ئەم لەحزەیە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین بە ئاستێکی معقول سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی ناکۆکیەکان و ئەو هەڵمەتە لە پەیوەندی گشتی بۆ نیشاندانی ڕوویەکی تازە لە خۆیان بەڵام دیارە ئەمریکەکان و ئەوروپیەکان و دراوسەکان و زۆر کەسی تر جگە لە تورکەکان و قەتەریەکان پێوەریان کردەوەیە ئەوەیە کە لە دوان ڕۆژە چیەکەن و بەکردەوە چیەکەن ئەگەر چی حساب بۆ ئەو قسان و لە دوانانەژەکەن کە جیاوازیە خاتە نێوان دیدی ئێستا لەگەڵ و پاشخانە جیهادی و فکری و مەیدانی ڕابردوو هەیە بوو بەڵێ مامۆستا وەکو حکوومەتانی داهاتووی سووریا حکومێکی بڵین دەوڵەتێکی سونی ئیسلامی دەبێت و دەستوورەکە شەر چاوەڕوانکراوە ئیسلامی بوێ لە قۆناغی داهاتوو لە کاتی نووسینەوەی بە بڕای برات من لەم ڕۆژانەیە وتارێک و دوور و درێژ بڵاوەکەمەوە ڕەنگە بیشی کەم بە کۆڕێ دەربارەی دروشمی هەڵەی کوردەکانی ڕۆژاوە کە داوای ئەلمانێتەکەن کە من پێم وایە ئەبێ پێ لەسەر دیموکراسی و مافەنەتەوەیەکانی خۆیان و ناوەندی دەسەڵات و فدراڵی دابگرن
لەبەرەوەی ئەلمانیا دروشمێکی شۆڕەجێڕانە نێ واز لێ دێنم بۆ وتارەکەم لەو دووە ڕۆژەیە من پێم وانە کە بارودۆخی ئێستا لە ناوچەکەیە بارودۆخی دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی بێ بۆ جۆرەی لە هەندێک وڵاتی ناوچەکەی ڕوویدا وردە وردە ناوچەکەی ئێمە وڵاتانی ئیسلامی هەم دەوڵەتی ئەلمانیان تاقی کردەوە وەکو ڕەزا شا و کەمال ئەتاتورک و سەدام حوسێین و بەشار ئەسەد و زۆر شتی تر هەم لە ڕاستیە دەوڵەتی ئیسلامیشان تاقی کردەوە ئەم دوو دەوڵەتانە هەردووکی شکستیان خواردە لە ناوچەکەیە ئێستا وردە وردە پێێنینە قۆناغی سێم قۆناغی دوای ئەلمانێت و دوای ئیسلامی سیاسی دوای دەوڵەتی ئەلمانی و دوای دەوڵەتی ئیسلامی لە دەوڵەتێکە کە ئیسلام وەکو ناسنامەی زۆرینەی کۆمەلگا ڕێزی لێگیرێ شریعەت قانون نابێت سەرچاوی قانونە بێ و بە شێوەیەکی گشتی لە دەرکردنی یاساکان و داڕشتنی سیاسەتەکانە ڕەچاوی واقعی ئیسلامی کۆمەلگاگرێ بەڵام سیستم دیموکراتیە بێ ئایدۆلۆژی نابێ ئایدۆلۆژی بەمانای علمانی یاخۆ ئیسلامی بۆیە من پێم وانە لە سووریا دەرفەتی دەوڵەتی ئیسلامی هەبێ واگەر هەوڵێکی لەو جۆرە بێ لە ڕاستیان لەبارە برێ و بە شێوەیەکی خوێناوی سەرکوتەکرێ و دەوڵەتی ئیسلامی چارەسەر نییە بۆ واقعی ئێستا دەوڵەتی ئەلمانیش چارەسەر بەرەوەی ئەو دەسەڵاتی ڕووخاوە دەسەڵاتێکی ئەلمانی بووە ئەو دەسەڵاتە لە ڕاستیان لەبەرەوە نادیموکرات بووە بڕای بە مافەکان ئینسان نەبووە بێحورمەتی بە ناسنامەی ئیسلامی کۆمەلگا کردووە ڕووخاوە بۆیە هەڵگرتنی دروشمی ئەلمانیا دروشمێکی ناشۆڕژێڕانەیە بەڵام هەڵگرتنی دروشمی دەوڵەتی ئیسلامیش لەبەرەوەی لە زیاد لە شوێنە دەوڵەتی ئیسلامی نەیتوانیوە چارەسەر بێت دیسان دروشمێکی ناواقعی و نائیسلامی و بەلای من ناشۆڕژێڕانەیە بۆیە ئێمە بێ بە دوای چارەسەرێکا بگەڕین چارەسەری تەوافقی چارەسەری ڕێککەوتن دووبارە بیناکردنەوەی دەوڵەت داڕشتنی پایەکانی سیستمێک کە لەسەری ڕێکەوین ئیسلامی دیموکرات بێ ئەلمانی دیموکرات بێ ئیسلامیش نەبێ و ئەلمانیش نەبێ دەوڵەتی خەڵک بێ ڕێز لە ناسنامە و لە هەویە ئیسلامی واقع ئیسلامی خەڵک بژێرێ بەڵام دەوڵەت دیموکرات بێ جێگای هەموو پێکاتەکانی تیاب بێتەوە بە ئاینی و نەتەوەیی و هەموو شتێک و دیارە وەکو ئێمەی کورد ئەبێت چارەسەری پرسی کوردیش لاو دەوڵەتەیە بکرێ بۆیە ئەم ڕێگای سێمە ئەم قۆناغی پاژ ئیسلامی سیاسی و ئەلمانیەتە بە بڕای من سووریا بێ پێ بنێتە ئەوە و لەبەرەوەی کە تورکەکانش ڕۆڵیان زۆرە و ئەیانوێ نمونونەکەی خۆیان پەرە پێ بن لە ناوچەکەیە و ئەوان بڕوان بە دەوڵەتی ئیسلامی و پاشخانی جیادی و شۆڕژێڕۆم جۆرەشتانە نییە بۆیە ئەوانش پێداگرن لەسەر دیموکراتێتێکی محافیزەکار کە ئیسلام ڕێزی تیاژیرابێ بەڵام هەموو پێکاتەکانیش بەشداری تیا بکەن دیارە سەبارەت بە کورد بەو دیدەی خۆیانیانەوێ لەبەرەوەی دیدی ئەوان دیدی فدراڵێت نییە ئەگەرچی لە دوا ڕۆژە ئەکرێ لەو دیدەشیان پەشیما ببنەوە ئەگەر کورد توانای خۆڕاگری هەبێ و ئیدارەیەکی جوان و عەقڵانی بنبنانەکان بکە لە ناوچەکەیە بەڵێ ماوەسا بەڵام ئەگەرەوان ئیسلامیکی ڕاستەقینە جێبەجێ بکەن مافی هەموو پێکاتەکان نادرێ مافی هەموو ئاینەکان نادرێ ئەگەر ئەوە بکەن ئیسلامی ڕاستەقینە چییە؟ ئیسلامی ڕاستەقینە لە بەرەنجامی کۆتاییە مادام باسی ئیسلامی ڕاستەقینە و ناڕاستەقینە بێ باسی تێگەیشتنی جیاوازی تەوژمەکان ئینسانەکان بیرمەندەکان حیزب و هێز و ناوەندەکانەکەین بۆ ئیسلام ئەبەرەوە من بڕوان بە ئیسلامی ڕاستەقینە نییە یعنی کە مادام تێکەڵاو بە سیاست بوو تێکەڵاو بە پەیوەندیەکانی هێز بوو ئیسلامی ڕاستەقینە و ناڕاستەقینە لێکجیاکردنەوەیان ئاسان نییە ئیلا لە ئاستی ئەخلاقیانەوێ بەو ئەندازەی شوێنێت دادپەروەری زۆرتری تیا بوو ئازادی زۆرتری تیا بوو لێبوردنی زۆرتری تیا بوو کەرامەتی ئیسلام ئینسان حورمەتی زۆرتر لێگیرا بوو کەمتر گەندەڵی تیا بوو کەمتر تونند و تیژی و دڵڕەقی تیا بوو کەمتر ستەم و خۆسەپاندن و دیکتاتۆرێتی تیا بوو بەو ئەندازە ئیسلامیە لەبەرەوەی بەو ئەندازە عادیلانەیە و عەدالەتیش ئامانجی کۆی پێغەمبەرانە درودی خۆیان لەسەر بێ و ئامانجێکی مەزنی ئیسلامیشە لە ڕاستیە ئەم میکانیزمانە ئەم بەها ئیسلامیانە بە بڕای برات بە دروستکردنی دەوڵەتی ئیسلامی نایەتە دی بە پێچەوەنەوە دەوڵەتی ئیسلامی هاوشەوەی دەوڵەتە عیلمانیە کۆنەپەرستە دیکتاتۆرە سەرکوتەکەی مێژووی ناوچەی ئێمە ئەویش دیسان سەرکوت و گەندەڵی و وەلاخستنی کۆمەڵی خەڵکو و ئەوانە دێنەتەکایەوە بۆیە بێمە ڕێککەوین لەسەر بەهاکان لەسەر بەهاکانی ئیسلام یعنی بەهای دادپەروەری بەهای شورا بەهای دژایەتی گەڵدەڵی بەهای کەرامەت پارێزی بەهای هەژارپەروەری ئەو بەها باڵە ئیسلامیانە لە چوارچەوەی سیستمێکی هاوچەرخاکە بە بڕای من میکانیزمەکانی دیموکراسی و پێکەوەژیان و پاراستنی مافەکانی یەک و بوونی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و دوورخستنەوەی تونند و تیژی لە کای سیاسەتە هەموو ئەوانە خزمەت بە نموزەجەکەن بە دووبارە بیناکردنەوەی دەوڵەت و سیستمەیەکەن
کە هەمومان بە جیاوازی ئینتما و دین و مەزەب و نەتەوە جێمانتیا ببێتەوە و مافەکانمان پارێزراو بێ بە بڕوای براد ئیسلامی بەو مانای کە بینیمانە لە ناوچەکە جێبەجێکراوە ئەلمانی بەو مانایی کە بینیمانە لە ناوچەکە جێبەجێکراوە هیچیان دەوڵەت و سیستمێ دروست ناکەن کە هەمووان بە کەرامەت و بە ئازادیانە لە ناویانە بژی بۆیە ئەبێ ناوچەکە وەکو ئەو دەستورەی لە عێراقا هەیە ئەوە ئاماژەیەک بوو لە ڕاستیە بۆ تێپەڕاندنی ئیزدیواجیەت و دژبەیەکی ناو دەوڵەتان و ناو ئەم وڵاتانی ئێمە کە شەڕی ناوخۆ و وێرانی دەوڵەت و وەلاخستنی یەکێک و دەوڵەتی تاگڕەهەند و حکمی مەزەبێک بەسەر مەزەبێکی ترا و فیرقەیە بەسەر فیرقەیەکی ترا و نەتەوەیە بەسەر نەتەوەیەکی ترا لێکەوتەوە کە هەموو ئەوانە دژ بە بەهاباڵەکانی ئیسلام و ئەو ئەخلاقانن کە ئێمە بڕامان پێێت باشە مامۆستا ئەوەی کە باسی کوردەکان کرد کوردەکانی سووریا بڵێ هەندێک لایانی سیاسی گوێمان لێ دەبێت دەڵێن دژایەتی دەستورێکی ئیسلامی بکەن دژایەتی ئیسلام بکەن ئەمە زیان لە دۆزی کوردەدا لە ڕۆژاوی کوردستان یاخود مامەڵەیەکی ئایدۆلۆژیانی چەپ لەگەڵ ئیدارەی نوێی سووریا وەکوتم من باشترە لە دەرفەتێک ترا بە درێژی قسەیەکەم من بە بڕای من هەموو لێدوانانەی بە ناوی هەسەدەوە یا بە ناوی ئەنەکەسەوە کە پێم سەیرە لێدوانەکانی ئەنەکەسە تونترن لە لێدوانەکانی هەسەدە لێدوانەکانی مەزڵوم عەبدی هێشتا واقعیترن لەوانەی ئەنەکەسە کە تاوای عەلمانیەتەکەن یا دژایەتی بۆ نمونە لێدوانیەکە لە برپەرسایانی ئەنەکەسە عەفو ئەڵێ ئێمە نەک دەوڵەتی ئیسلامیمان قبوڵ نییە هیچ مۆرکێکی ئیسلامیمان بەسەر دەستورەوە قبول نییە نابێ ئیسلام هیچ ڕنگدانەوەیەکی بەسەر دەستورە هەبێ ئەمە دروشمێکی زۆر ناواقعیە و هیچ خزمەت بە کوردیش ناکە لەبەرەوەی کە 100 ساڵی ڕابردوو کە دۆزی کورد بەو جۆرەی لێ هاتووە و کورد لەناو ئەم زیندانانیە ژیاوە کە پێڵێن دەوڵەتە مۆدێرنەکانی ناوچەکە کاتێمە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بەسەر 4 دەوڵەت دابەش کراین ئێخۆ 4 دەوڵەتە لە دوای جەنگی جیهانیەوە هەرسێکیان 4 دەوڵەتی عەلمانی بوون لەبەرەوە عەلمانیەت چارەسەری کێشەی نەتەوایەتی ناکە بە پێچاوانەوە هاوشان لەگەڵ عەلمانیەتە هەمیشە ناسیۆنالیزمێکی تونڕە و لە حکومە بە تایبەتی عەلمانیەتێکی نادیموکرات واگەرێمە داوای عەلمانیەتمان کرد یعنی داوای پەراوزخستنی ئیسلاممان لە ژیانی گشتیا کرد یا داوای دوورخستنەوە و سەرکوتی تەوژمێکی ئیسلامی بەهێزمان لە وڵاتێکا کرد ئێمە لە پێش هەموو شتێکەوە قوربانی بە دیموکراتیە دەین و دووبارە ڕێگا خۆشەکەین بۆی دیکتاتۆریە سەر هەڵبداتەوە لەبەرەوەی عەلمانیەت لە ڕاستیە هەڵوێستە بەرامبەر بوونی دەسەڵاتێکی ئاینی و ئەو پەڕی فرەئاینی دروستەکە لەبەرەوەی لە عەلمانێتێکی میانەڕەوە ئەبێت دەوڵەت بێلایەن بێ بەڵام لە زۆربەی دنیای عەلمانیەت کاتێ لە دیموکراسیدا بڕێ نەیتوانیوە چارەسەری ئازادی ئاینیشکە بۆ نمونە لە سای کۆمونیستەکانە لە سۆڤێتی و چینیا چەوسانەوەیەکی ئاینی گەورە هەبووە وێرانێکی گەورە هەبووە دژایەتێکی قورسی ئاین هەبووە لە سای کەمال ئەتاتورکە دژمناتێکی سەرسەختی لە ڕاستیان ناسنامەی ئیسلامی هەبووە لە سای عەلمانیەتی نازیزمە یعنی چەندین ملیۆن جوولەکە خرانە فڕنەوە و توێندرانەوە بۆیە تەنانەت ئەلمانیەت کاتێ لە دیموکراسی دابڕێ ناتوانێت چارەسەری مشکلەکەشکە کە من لە درێژە و باشەکەم لە کاتی خۆیان من پێم وایەوە دروشمێکی هەڵەیە ئەوەی کە کۆنتترۆلی دەسەڵاتیان بەدەستەوەیە لە دیمەشق ئیسلامین وەجگەلەوەی مۆرکی زاڵی شۆڕژ لە سووریا ئیسلامی بووە زۆرینەی سونی لە سووریا بزافێکی ئیسلامی بەربڵاو مێژووی تایە بۆیە ئێمە لەگەڵ دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی تاگڕەهەندانە بین کە دیموکراسی قبول نییە و تەوژمەکانی تر ڕەتەکاتەوە ئەمە بە بڕوای من دیدێکی ڕاستە بەس پێمان وابێ ئیسلام نابێ ڕۆڵی هەبێ لە ژیانی گشتیە لە یاسایە لە فەرهەنگە لە سیاسەتی گشتیە وڵاتەیە لەگەڵ بوونی دیموکراتیەتە بە بڕای منە نەک بەرژەوەندی نەتەوایەتیتیانی ئەمە هەر لە دیدێکی نەتەوەیەوە مەسەلەی عەلمانیەت و ناعەلمانیەت و ناسنامەی دەوڵەت تەرەح ناکەین بەڵکو پاڵنەرێکی ئایدۆلۆژی و دیدێکی کوردبین هەیە و تێنەگەیشتێکی قوڵ هەیە لە ڕاستیە بۆ مێژووی خۆمان و مێژووی عەلمانیەت و مێژووی ناوچەکەوە بۆ ئەو قۆناغەی ئێمە کە ئێستا قۆناغی دوای عەلمانیەتەوە قۆناغەی دای ئیسلامی سیاسیە و مەترسێکی ڕاستەقینە لە سووریانی بۆ دروستکردن دەوڵەتی ئیسلامی ئاگار هەبوو لە ڕاستیا و کاتی ئێمەش لەگەڵ ئەوان دەوڵەتێکی ئیسلامی کە خەڵکەکەی تری ڕەت کاتەوە و هاوڵاتێتی یەکسانی تیانە بێ و ئاڵوگۆڕی ئاشتانی دەسەڵاتی تیانە بێ و دەستورێکی تەوافقی لە سووریا نەنووسرێتەوە ئێمەش لەگەڵەوە یارین بەڵام لە ڕاستیا پێداگرتن لەسەر عەلمانیەت خزمەت بە دۆزی کورد ناکە نەک لە ڕۆژاوی کوردستانە لە هیچ پارچەیەکی تری کوردستانە
دووپاتەیەکەینەوە ئەوەی خزمەت بە کورد دەکات دیموکراسیە و دیموکراسیش بە تەنها چارەسەری کێشەی نەتەواتی پێناکرێ پێداگرتنە لەسەر مەسەلە نەتەوەییەکان پێداگرتنە لەسەر فدراڵیەت ئەگەر پرۆژەی سەربەخۆیمان نەبوو بۆ دابەشکردنی سەروەری ناوخۆیی و بۆ پاراستنی لە ڕاستیا کەسێتی فەرهەنگی و مێژووی کورد سیاسی و قانونی ئەو لە چوارچێوەی هەرێمێکی دیانپێدراوی دەستوریە. باشە مامۆستاوەکو کوردەکانی سووریا دوای لەسەر عێراق و شوێنەکانی دیکەش قسە دەکەین داوای فدراڵێت ناکەن ئێستاوەندەی کە بەڕێز داگەداربی و نەشتوانرەوە دیاو بەش پێک بهێنن چی چاوەڕیان دەکا وەکو لە داهاتووی سووریا حکمی زاتیەت چی چاوەڕیان دەکا؟ هێشتا ڕوون نییە هێشتا ناتوانیەوە بەیەکەوە بگەنە ڕێککەوتنێک نەخشە ڕێگایەکی هاوبەشدا بڕێژن تێگەیشتنی هاوبەشیان نەبێ بۆ مافەکان و لە ڕاستیە وەفدی هاوبەش پێک بێنن و بەیەکەوە بەرەو ڕووی ئاڵنگەریەکان و ئەگەرەکان ببنەوە بەداخەوە هەرچەندە ئەمریکەکان و بریتانیەکان و فەڕەنسەکانیش لەسەر هێڵن و فشاری زۆریان کردەوە زەمینە سازیان کردو بۆی ئەنەکەسە و هەسەدە بگەن بەیەک و لەو چوارچێوەیە ئێستا پێشەوەی بێمە بەرنامەکەی تۆ هەواڵێکم خوێنەوە کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم سەردانی دیمشقەکە ئەگەر شتێکی لەو جۆرە ڕبووە من بە هەنگاوێکی باش ێزانم کە ئەو زەمینە خۆشکەر بێ بەڵام دیارە سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەوەیە یا پێش ئەوە یا هاوشانی ئەوە لەگەڵ هەموو ئەو کەسانی دەستیان ئەڕوا و قسەیانە ڕوا بە تایبەتی کاک مەسعود و بە تایبەت لەوانش قەندیل ئەبێ جۆرە لەیەک تێگەیشتنی هاوبەش دروستکەن بۆ ئەوی کە بتوانن دەوریان هەبێت لە لێک نزیکردنەوەی بۆچوونەکان لە ڕۆژاوی کوردستانە هەردووکیان پێم وایە کێشەی زمانیان هەیە کێشەی مێژوویان هەیە کێشەی یەکتر قبوڵ نەکردنیان هەیە هەردووکیان داوای ناناوەندی دەسەڵاتەکەن داوای پاراستنی مافەکانەکەن بەڵام تێگەیشتنیان ڕەنگە بۆ درێژی ئەم قسەیە جیاواز بێ یەکێ ناوێنێ فدراڵی یەکێ تەنها ناوچە کوردیەکان یەکێ نەخێر ناوچە کوردیەکان و دەرەوەی ئەوانیش هەرێمی ڕۆژهەڵات و باکووری سووریا ئەم شتانە پێویستیان بە قسە لەسەرکردن هەیە بۆی ئێمە بە دیدی جیاوازەوە بە وەفدی جیاوازەوە بە تێگەیشتی جیاوازەوە نەڕۆین بۆ ئەوەی مەسەلەی کورد وەک مەسەلەی کورد مەترح بێلەوە وەک گەلێکی خاوەن پرس مەترح بێ نەک وەک ئەجێندای هەندێک هێزی پرش و بڵاو کە هەریەکەیان بە دیدێک و بە جۆرێک و بە داخوازیەکی جیاوازەوە گفتوگۆ بکەن لەگەڵ دیمشقا کە دیارە ئەو کاتە جگەلەوەی وەبەرهێنانی سیاسیەکرێ لە ناکۆکانی نێوانیمیانە ناشتوانن ئەوە بەدەست بێنن کە چاوەڕوانی خەبات و تێکۆشانی دایان ساڵەی گەلی کورد لە سەراسی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەو پارچەی کوردستانیش. بەڵێ پەیوەست بە ئیسرائیل و کورد ئەوەی کە لێدوانەکانیان هیچی تێدایە بۆ کورد یاخود پەیوەندێکی تەلەفۆنی هەبوو لە نێوان ئیلا مەحمەد و وەزیر دەرەوەی ئیسرائیل خزمەت بە کوردەکان لەم خۆناغە و پەیوەندیانە؟ ئێمە بێت دووشت جیاکەنەوە یەکەمیان لە ڕووی مێژوویەوە ئیسرائیلەکان مامەڵەیەکی زۆر تاکتیک و یعنی خودگەراییان لەگەڵ مەسلەی کووردا کردووە وەکو کارتی کوردی ئەمەکار هێناوە لە چوارچەوەی گەمەی هەرێمایەتی بە هاوکاری ئەمریکەکان و دۆستەکانیان لە ناوچەکەیە لە ڕاستیە بۆ بردنە پێشەوەی ئەجێدا و بەرژەوەندەکانی خۆیان لە ناوچەکەیە بەڵام ئێستا بارودۆخێکی نوێ هاتوتەکایەوە و سووریا دراوسەی ئیسرائیلە و ڕاستەوخۆ ئەوەی لە سووریا حاکمە و چۆنێتی پێکەنانەوەی سیستم لە سووریا و فۆرمی دەوڵەتی نوێ لە سووریا پەیوەندی هەیە بە ئاسایشی نەتەوەی ئیسرائیلەوە ئیسرائیلیەکان ئەمەیان بە جددی وەرگرتووەوە ئەم جارە دیدێکی نوێیان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کورد بە تایبەتیش کوردی ڕۆژاوی کوردستان بۆ ئەوەی لە ڕێی ئەوانەوە هەوڵدەن دەوڵەتێکی ناناوەندی دروست ببێ و هەوڵدەن هەژمونی ئیسلامیەکان بەسەر دەسەڵاتەوە کەمکەنەوە دیارە لە ڕێ ئەمریکەکان و فەڕەنسیەکان و لە ڕێی خۆشیانەوە ئەکرێ ئەمە یعنی ئەکرێ ئەمە یعنی هێشتا زووە وەڵامی ئەم پرسیارە بینەوە کوردیش لەسەر هێڵە وڵاتانی ناوچەکەش بە جیاوازی نیانەوە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە تورکەکان کە خۆیان سەرپەرشتی ئەو پرۆساکەن لە دیمشقا بڕێوەیە یعنی پەیوەندی چەند ڕدیان لەگەڵ ئیسرائیل هەیە وڵاتانی ناوچەکە جگە لە عێراق هەموو پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە تەنانەت پارێزگاری دیمشقی ئێستا وتی کە ئێمە ئاکرێ لەگەڵ ئیسرائیلەکانە لە پەیوەندیا بین ئەوە جگە لەوەی لەسەر زاری ئەحمەد شەبە خۆی ئەوە دووپات کراوەتەوە کە ئێمە مەترسی بۆ سەر ئیسرائیلەکان دروست ناکەین و ئەجێندای شەڕمان لەگەڵ ئیسرائیلەکان نییە بە دووری مەزانە بە جۆرە لە جۆرەکان تورکەکان ناوبژیوانی بکەن تەنانەت جۆرە لە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلشا بۆ دروستکەن بۆیە لەم ناوەندەیە ئەگەر کورد بەرژەوەندێکی هەبێت بە شوەیەکی عاقلانە بەرەو ڕووی بێتەوە
بە گوێرەی ئەو ڕێسایی کە حەماسی بوو بۆ پشتیوانی بۆ یارمەتی وەرگرتن لە ئێران و لە سووریا کاڵێ من دعمنا بالحق لا ندعمه بالباطل ئەوەی بە حەق پشتیوانی لە ئێماکە ئێمە بەناحەق پشتیوانی لێ ناکەین ئەو ڕێسایەی حەماس بەسەر خۆیانە چەسپان لە سووریا کاتێ لە ساڵی 2012 حکوومەتی سووریا و ڕژێمی پێشووی گۆڕبەگۆڕی بەشار ئەسەد داوای لێکردن کە وە هاوشانی حیزب الله هێزەکانی حەماس بەشداری بکەن لە سەرکوتی شۆڕشی گێڕانی سووریایە ئەوان ڕەتیان کردەوە و سووریان بەجێهێشت تەنانەت پەیوەندیەکان بە کۆماری ئیسلامی ئێرانی شەو پچڕا چەندین ساڵ پەیوەندیان بە سووریا و پچڕان لەبەرەوەی وتیان کاتی ئێوە بە حەق بۆ قەزەیەکی حەق کە قەزەی فەلەستینە و ڕزگاری خاکێکی داگیر کراوە پشتیوانیمان لێەکەن ئێمە بۆ دۆزێکی ناحەق پشتیوانی لێوە ناکەین بۆیە ئەگەر هێزێکە بێ هەر هێزێک بێ لەو دنیاە پشتیوانی لە دۆزی حەقی کوردکە ئەوە بە بەرژۆندی خۆی بزانێ بە بڕای من ئاسایە کورد مامەڵەی لەگەڵا بکە تەبیعی لە چوارچێوەی عێراقیەمە لە ڕووی قانونیەوە مەمنوع ئەم شتانە بەڵام دۆخی سووریا ئێستا دۆخێکی ڕاگوزەریە و قانون و شتێکی وا لەو جۆرەیان نییە بۆیە ئەگەر لەم چوارچێوەیە مامەڵەکردن بە قەنەعەتی من و بە گوێرەی ئەم ڕێسایی کە حەماسی بووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوانێک کە یارمەتی لێوەرگرتوون کوردی دەتوانێت لە ڕاستیە لەگەڵ ڕووداوەکان لەوانش لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و رووسیا و هەر لایەنێکتر بچێتە پێشەوە ئەگەر بێت و بزانە قازانجێکی ڕاستەقینی تێ و تەوزیف ناکرێ و مامەڵەکە تاکتیکی نییە لەگەڵێ زەمانە چێوەکو کارتێک بەکارنێنرێ ینی دژی تورکیا ینی ئەو پرۆسە ئاشتیش لە تورکیا تێک نەدا کاریگەری نابێت ئیسرائیل خۆی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل زۆر پتەوە و بە بڕای من ئیسرائیلەکانیش دڵنیا کردوتەوە لەوەی کاوەی لە سووریا ڕۆدا و ڕەنگە جۆرە لە زەمانەتیشی پێدا بن کە هیچ جاسایش بووان نابێت بە بڕای من نا ئەوە پەیوەندی بە ئەوەی لە تورکیاوە هەیە زۆر نییە هەچەنە تورکەکان لە هەموو پەیوەندێک و نزیک بوونەوەی کورد دەترسن لە هەر دەوڵەت یعنی نایانەوێ کورد لە ڕاستیە نە لەگەڵ ئەمریکەکان نە لەگەڵ ڕووسەکان نە لەگەڵی هیچ هێزێکی تر پەیوەندێکی وای هەبێ لە دەرەوەی هەژمونی تورکەکان و ئێرانیەکان و ئەوڵاتیانەی کە کوردستانیان بەسرا دابش کراوە بەس من ئەمڕۆ ئەم ئێوارە جۆم لە ڕەمزی قەرتاڵ گرت یعنی گەشتبینانە قسەیە کرد کە ئەندامی کۆنگرەی گەلە ئەندامی کۆنسەی سەرکردایەتی کۆنگرەی گەلە کایوت ئەو پرۆسەی ئەم جارە لە تورکیا هەیە جیاوازترە لە ئەوەکانی تر لە هەمە بە کورتی ینی لەبەرەوەی تورکەکان لەگەڵ ئیسرائیلەکانە لە پەیوەندیان هەچەنە حەز ناکەن هیچ کوردێ پەیوەندی لەگەڵ ئیسرائیلەکانە هەبێ و هێشتا ڕوون نەبووتەوە ئیسرائیلەکان بە شێوەیەکی تاکتیکی مامەڵە لەگەڵ ڕۆژاوی کوردستانەکەن یاخود دیدیان گۆڕاوە بە شێوەیەکی استراتیژی بڕۆناکەمە و کاریگەری گەورەی هەبێ بەسەر و پرۆسەیە بە تایبەتی ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێ و پرۆسەکە بەرەنجامی خوێندنەوەیەک بێ بە ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕێوەیە کە ئەگەر بێت و تورکەکان دش بە بزوتنەوەی مێژووی ناوچەکە بوەستن کە بەشێک لە ڕنگدانەوەکانی ئەو بزوتنەوە دووبارە هاتنەوە سەرشانۆی خۆرهەڵاتی ناوەڕاستی کووردا بڕۆناکەم کاریگەریەکی گەورەی هەبێ بەڵێ وەکو پێشبینی خۆدەوەی کە بۆ داهاتووی سووریا ینی کورد چی دەست دەکەوێت دەگاتە فێدراڵی وەکو پێشبینی خۆت هەرچەندە ئەوانەی سەداوای ئەگەر لا مەرکەزی بێ نازامی دارەی خۆبەڕێوەبەر بێ بکەن بە بڕای من هێشتا زووە یعنی فدراڵی هەوڵیەوێ و ڕەنگە ئەگەر تەنها کورد بێ یعنی هەوڵەکە قورستر ببێ لەبەرەوەی ئێستا تورکەکان دژینی هەرچەندە مەریژ نییە تورکەکان تا سەر دژی بن ئەگەر تو کورد توانای لەسەر پێخۆوەستانی هەبێ و ئەو شەڕێ ئێستا لە ناوچێ من بجوو کۆبانێ و ئەوانە بەردەوامە کورد توانای بەرگریکردنی هەبێ و توانای ئیدارەدانێکی عەقڵی پەیوەندیانەکانی هەبێ و دەرگای کراوە بێ لەگەڵ تورکەکانیشا بۆ گفتوگۆ لە ڕێی کەناڵی ترەوە و دڵنیایی بە و ئەو پرۆسە ئاشتێ لە باکووری کوردستان و تورکایە کە ئێستا وردە خەریکە پێشژانەکانی دەست پێکاتەوە و ئەگەرچی تا ئێستا ناوی لێنەندراوە بەرەو پێشەوە بڕۆ هەنگاوی باش و ئەرێنی بنێ هەموو ئەوەنە لە قازانجیەوە بن لە ڕاستە کە دەستور بە جۆرێکی نوێ لە تورکیا دابڕێژرێتەوە بەڵام ئەگەر عەلەویەکان و دروزەکان ئەوانیش لەبەرێ مەترسی لە ئایندەی خۆیان داوای ناناوەندێتی دەسەڵات بکەن کە ئێستا بە بڕای من ئیسرائیلیەکان و تا ڕادێ ڕەنگە هەندێک لە عەرەبەکانیش و ئەمریکەکان و ئەوانش لەگەڵ ئەوەیە بن جۆرێ لە ناناوەندێتی دەسەڵات
لە سووریا دروست ببێت دەوڵەتێکی ناوەندی بەهێز دروست نەبێتەوە بۆی جارێکتر مەترسی دروستکە لەسەر ئاسایشی ئیسرائیل و ناوچەکە و لە بەرەوەی شام گرنگە یعنی سووریا گرنگە لە شوێنێکی گرنگە هەڵکەوتووە هێشتا زووە دەرفەتەکان لە دەست نەچوون ئەگەری فدراڵێت هێشتا هەیە تێگەیشتن و زمانەکان لە نێوان ئەنە کەسە و ئاسەدایە جیاوازە ئەگینا بە بڕای من جیاوازێکی زۆر قوڵیان نییە لەو مەسەلانەی کە پەیوەندیان بە مافەکانی کوردەوە هەیە بەڵام بەوەی کە ئایا تەنها ناوچە کوردیەکان وەک هەرێمێکی فدراڵ سیرکەین یاخو ئێمە لە دەرەوەی ئەوانیشەوە ناوچەکە بە جۆرێکی فراوانتر سەیری فدراڵیەکەین و ئەگەر هەسە دەبێوێ بەرگری لە ئەو چوارچیە و دیفاکتۆیە بکا کە ئێستا دەسەڵاتی تیاپیاداکە ئەمانە هەم کێشەن هەم بژاردن لە بەردەمیانە وەکوتم بەداخەوە ئەوان تا ئێستا لەگەڵ یەکدانە نووشون هەم کێشەی زمانیان نەمێنێ کێشەی زاراوایان نەمێنێ کێشەی لێک تێگەشتنیان نەمێنێ و هەمیش ڕێکەون لەسەر نەخشە ڕێگایەک و چوارچێوەیەکی گشتی لانی کەم لەسەر هێڵە گشتەکان ڕێکەون لەسەر فدراڵێت ڕێکەون یا لەسەر ناناوەندێتی دەسەڵات ڕێکەون و تێگەیشتێکی هاوبەشیان بۆ ناناوەندی دەسەڵاتە بێ ئەو کاتە کێشەی ناومان نەبێ یەکێ ناوێنێکی یەکێ ناوی نانەچی گرنگ ناوەڕۆکە کە ئێمە ڕێکەوتون لەسەری مەبەستمان چییە گرنگ ئەو زاراوەنە نیە و ئەو وشانە نییە کە بەکاری هێنین بۆ دەربڕین لە دەربڕینی ئەو ناوەڕۆکە بەڵێ پەیوەست بە باکووری کوردستان و پرۆساشتی بەڕێزت چی لێ دەخوێنیتەوە و کاریگەریەکانیش چی دەبن وارەکات بڵێن کورد زیاتری دەستکەوێت لە تورکیا ئەو جەلان ئازاد بکرێ پەکەکە واز لە خەباتی چەکداری بێنێ پێچێ تا ڕادێ ئەوەی کە تا ئێستا بیندرێت دیدەکە ئەگەر بەراوردی کەین بە جاران لەبەر گۆڕانی بارودۆخەکە لە ناوچەکەیە و ئەو بوومە لەرزەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دروست بووە و ئەو مەترسی تورکەکان هەستی پێەکەن بۆ دوا ڕۆژ و ناوەڕاستی خۆیان و ئەو بۆشایی کە پاشەکشەی کۆماری ئیسلامیێران لە ناوچەکە دروستکرێ و گەورەبوونی ڕۆڵی ئیسرائیل و کەمبوونەوەی ڕۆڵی رووسیا و چین و ئەوانە لە ئەم ناوچەیە هەمووانە لە ڕاستیە جۆرە لە مەترسی لە لای تورکەکان دروست کردووە کە گەربێت و بە جۆرە لە جۆرەکان هەوڵی چارەسەرکردنی مەسەلەی کورد نەدەن وەک مەسەلەیەکی مێژوویی و گرەیەکی لە ڕاستیە بەهێز لە جەستەی تورکیای نوێیە ناتوانن بەرەوڕووی مەترسەکان بێتنەوە یا بە زمانی سەرۆکۆماری تورکیا ناتوانن ڕۆڵێکی گەورە لە ناوچەکە ببینین هەردەمە ئەمە وەکو یعنی کەناڵێک گوایە بۆی ئازار بچێژێن و نەتوانن هەنگاو بنێن نەتوانن ئازادانە مامەڵە بکەن و بەرامبەرەکانیش لە ڕاستیە لە ڕێگای و بێنە ژوورەوە فشار لەسەر تورکیا بکەن و تورکیا هەڵوێستی بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتی و بەرامبەر دەوروبەری لاواز بێ بۆ ئێستا ئەم جیاوازیەک هەیە تا ڕادێک لە پرۆسە ڕابردوو دیارە تاکو ئێستا پرۆسەکە ناوی لێ نەندراوە هێشتا ناوی لێ نەندراوە پرۆسەی ئاشتی تا ڕەدێ هەر باسی ئەوەیە کۆتایی بە ترۆرەهێنین کۆتایی بە ترۆرەهێنین ترانە دیارە کۆتایی بە ترۆرەهێنین چۆنا کۆتایی بە ترۆرەهێنی کۆتایی بە ترۆر کاتێ دێ کە ترۆر نەمێنێ بە بڕای من واتە کاتێ دێ ئەگەر چی تۆ ناوی ترۆریشی لێ بین ئەو چەکە ببێ بە چەکێکی سیاسی و مامەڵەی سیاسی پێوە بکرێ دیارە کە چاوەڕێ ئەوەن عەبدوڵڵا جالان داوای چەکدانانی پەکەکە بکە چەکدانانی پەکەکە ئەگەر لە بەرامبەر فۆرمێک لە بەڵێن و لە گۆڕانکاری لە دەستوری تورکیا نەبێ و لە پێگەی کوردانە بێ و لە ئاستی دیموکراسی ڕژەمانە بێ لەوێ زەحمەتە بەدی بێ لە هەموو حاڵەتێکە ئەو جیاوازیەی ئەم پرۆسەیە لەگەڵ ڕابردووە هەیەی تا ڕادێ خەریکابێ بە پرۆسەی دەوڵەت پرۆسەی پێشوو بە پلە یەکەم پرۆسەی تەوژمی ئیسلامی محافیزەکاری لیبراڵی حاکم بوو لە تورکیا لە ڕووی مێژوویەوە ئیسلامیە لیبراڵە دیموکراتەکان لە تورکیا یەکەم دەرگیان بە ڕووی قسەکردن دەربارەی چارەسەری ئاشتیانەی کێشەی کورد کردەوە کە لە ئۆزالەوە دەستی پێکرد ئۆزار پیاوێکی لیبراڵ بوو پاشخان ئیسلامی بوو پیاوێک بوو لە تەسەوفەوە نزیک بوو دایکی کورد بوو یعنی تێگەیشتێکی لەلا دروست بوو دیارە کەسانی وەکو مام جەلال و بەشە لە سەرکردەکانی کوردستانی باشوور ژۆڵیان هەبوو لەوەی کابێمە دەرگای گفتوگۆ بەڕووی پەکەکەیا بکەینەوە و ڕێ بگرین لەوەی ئەم بازنە داخراوە لە تونندوتیژی بەردەوام بێ دوای ئەوە لە 2002 هاتنە سەرکاری ئەکەپا بازناکە فراوانتر بوو لە 2009 پرۆسی ئاشتی لێکەوتەوە لە 2010
2013ەوە فراوانتر بوو بەداخەوە لە 2013ەوە بەهۆی پێداگریەکانی دەوڵەت و هەڵەی لایەنی کوردی پێکەوە پرۆسەکە بە شێوەیەکی ناخۆش کۆتایی پێهات و بە شەڕی شارەکان کۆتایی پێهات کە تاکتیکێکی ناسەرکەوتو حساب بۆ نەکراوی لە ڕاستیە لایەنی کوردی بوو لە ئەو کاتەیە کە نەخوێندنەوە بوو بە واقعی تورکیا و بەراوردکردنی بە واقعی سووریا ئەو کاتە کە گوایە ئەتوانن تورکیا بکەن بە سووریایەکی نوێ و شکست بە دەوڵەت بێنن کە ئاسان نیە لە تورکیا وەکو سووریا شکست بە دەوڵەت بێن لە هەموو حاڵەتێکە ئەم جارە بۆ ئەوەی پرۆسەکە لە ڕاستیە لە هەڵەکانی ڕابردوو سوودی وەرگرت بێ و بۆی بە هەنگاوێکی بەهێزترەوە بچێتە پێشەوە تا ڕادێ پرۆسەی دەوڵەتە بەوەی کە یەکەم جار لەسەر زمانی دەوڵەت باخچەلی یعنی سەرۆکی مەهاپە باڵی تونڕەوی کەمالیزم نەتەوە پەرستەکان لە تورکیایە دەستی پێکرد کە بۆ یەکەم جار کەوتی کورد و تورک بران و تەوقەی کرد لەگەڵ سەرکردەکانی دەپارتی لە ناو پەرلەمانی تورکیا بە بڕای من ئەمە ڕاگەیاندنی کۆتایی کەمالیزم بوو لە بەرگەهرە تونڕەوەکەیە کە نکولی لە بوونی کورد دەکرد لە تورکایە و کوردی وەک تورکێکی شاخاویە بینی ئەمە ئەوە بوو کاتێک کە داوای کرد لە ئۆجالان بێتە ناو پەرلەمان بۆی ڕای بگەێنێ کە ڕێکخراوە ترۆریستەکە بە زمانی ئەوان هەڵوەشێنێتەوە ئەمەش گەرچی باسی ترۆرە و سەرۆکی ڕێکخراوە بەڵام هەر وەکو سەرۆکی ڕێکخراو بانگێکا بۆ پەرلەمان بە جۆرن لە جۆرەکان دانبەنانە بۆی کە ئۆجالان نوێنەراتی پرسێکی سیاسی پرۆژەیەکی سیاسیەکە و قسەی ئەڕوا و تورکیا پێویستی پێێتی بۆ ئەوەی بەرگەی مەترسیەکان بگرێ و بە شێوەیەکی نوێ خۆی ڕێکخاتەوە کەواتە ئێستا توانین بڵین کەمالیزمەکان و پاشخان ئیسلامیەکان پێکەوە لەبەرەوەی کە حیزبەکەی کەمالیزمیش پارتی گەلی کۆماری کە ئێستا لە ئۆپۆزیسیۆنی ئەو ڕێبەراتی ئۆپۆزیسیۆنەکە باڵی تونڕەوی ناو حکوومەتیش کە مەهاپە نوێنەرایەتێکە جگە لە یعنی حیزبی زەفەر کە حیزبێکی تونڕەوە لە ڕاستیە ئێستا لە ئۆپۆزیسیۆنە بەس هێشتا کەمینەیە تقریبا نزیکەی کۆی پارتە سیاسیەکان ئێشتا پشتیوانی لە ئەو پرۆسەیەکەن کەوتە تا ڕادەیە دۆخی نوێتۆتەکایەوە ئێمە قۆناغی چوینە پێشەوە دان بە کورد دانراوە و وەک کورد ئێستا وردە وردە ئەبێ مامەڵە لەگەڵ کوردی سیاسیشکەن لەگەڵ بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی شابکەن ئەگەر چی پەکەکە ئێستا بەمانای ئێمە بزوتنەوەیەکی ناسیۆنالیستی کوردی نییە بەڵکو بایەخ بە چارەسەرکردنی پرسی کوورد دەدەن لە تورکایە ئەوان بەم مانایی کە لە کوردستانی باشووری ئێمە تێگەیشتووە پێیان وایە نەتەوایەتی و دەوڵەتی نەتەوە ئەمانە چارەسەر نییە بەڵام هەمومانەزانی کە دەم پارتی ئێستا داوای چارەسەری پرسی کوردەکە و ناتوانن خۆلەوە بدزنەوە کە زۆربەی هەرە زۆری نوێنەرانیان و جەماوەریان لە کوردستانایە لە ڕووی مێژوویشەوە ئەم جەماوەرە بۆیە شوێنی پەکەکە کەوتۆ لە ڕاستیە بۆ ئەوەی کە پرسی کورد چارەسەر بکرێەوە دووبارە ناسنامەی دەوڵەت لە تورکیا دابڕێژدێتەوە ئەمە پێویستی بەوەی عەبدوڵڵا ئۆجالان لەم دۆخەی ئێستا نەمێنێ دیارە عەبدوڵڵا ئۆجالان ئێستا لە تەمەنێکە بە گوێرەی هەندێ یعنی پێوەری نێودەوڵەتی و خودی یاساکانی لە تورکیا بێ لە زیندان ئازاد بکرێ ڕەنگە ئیترێمە چاوەڕێەوە بین عەبدوڵڵا ئۆجالان ئەگەرم پرۆسەیە تەگەرەی گەورەی بۆ دروست نەبێ یعنی ئازاد بکرێ یان نیمچە ئازاد بکرێ بهێنرێتە ماڵێکەوە و لە دوای ئەوە ئەگەر بێت و پەرەسەندرەکان گەورە بێن و دەستور بگۆڕێ یان لە بە شێوەیەکی گەرموگوڕ لە پەرلەمانە مەسەلەکە مەترح کرێ سەری لە گۆڕانی دەستورەوە دەرچێ و لە دەستورە دان بندرێ بە فرەنەتەوەیە و بە ناسنامەی کوردیە وەلانی کەم هەندێک لە پێشەوە سازش بکرێ بۆ دانان بە زمانی کوردی وەک زمانێکی فەرمی لە ناوچە کوردنەکانە وەک زمانی پەروەردە و دوایی ناوچەیەکی خۆ بەڕێوەبەری لە کوردستانە بکرێ و مافی زمان و کولتوریش بۆ کوردەکان لە هەموو بەشەکانی تری کوردیا بێتە دی ئەو کاتەیە ئاساییە کە ئێمە وێنای چەکدانانی پەکەکەشکەین و دیدگایەکی تریشمان هەبێ بۆ ئایندەی مەسەلەی کورد لە نەکە لە ڕۆژاوی کوردستانە بەڵکو لە کۆی خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەو کاتە توانین هەتا بیر لە هاوپەیمانێتێکی نوێی تورکی کوردی بکەینەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کاگەر تورکەکان عاقڵ بێن هیچی تر چاو لە ڕاستیەکان ناپۆشێن یعنی دووبارە سیستمی دواکەوتوانە و دژە کوردانەی لۆزان تێپەڕێنن ناوچەکە و تورکیا بە جۆرێکی نوێ بیناکەنەوە بۆی کە
کورد و تورکیا دوو هاوبەشی خاوەن ماف و ڕێزلێ گیراو بن لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و بتوانن تەنانەت هاوپەیمانێکیش لەگەڵ یەکالانی کەم لە سێ پارچەی کوردستانە پێک بێنن کە ڕەنگە ئەوە کار بکاتە سەر جۆری داڕشنەوەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش بە شێوەیەکی نوێ هەر کەسە و کە لە دیدی خۆیەوە ناوەڕۆگەدا بە ئەو نوێی ئەخرێتە پاڵ خۆرهەڵاتی ناوەڕاستەوە. ماوەستا پێنج خولەکمان ماوە بەس باسیەوەت کرد هاوپەیمانی کورد و ترک دەکرێتەوە ڕووبدا یعنی مەبەستە لە پارچەکانی کوردستان لەگەڵ تورکیا ببن هاوپەیمان؟ ئەگەر تورکەکان دژی بزوتنەوەی مێژووی ئەم قۆناغە نەوەستێن کە بە بڕای من دووبارە سەرهەڵدانەوەی کووردە و هاتنە ناوە و سەرشانەوەی کووردە وەک چوارەمین نەتەوەی مەزنی خۆرهەڵاتی ناوەڕاست و خاوەنی مێژوویەکی گەش و شارستانی گەورە لە ناوچەکەیە و وردەوردە کە ئەو زڵمەی لەسەر لاچێکە سیستمی لۆزان لە ناوچەکەیە لەسەری دروست کرد و کە ئەبووی ئێمە خاوەنی دەوڵەت بووین لە دوای جەنگی جیهانیەکەمە کە نەبووین بە خاوەنی دەوڵەت و ئەگەر ئێستا ئێمە نەتوانین دەوڵەتێک بۆ کوردستان دروستکەین کە ئەوەش لە ڕاستیە ئەبێ هەمیشە لە دڵ و جانمانە زیندوو بێ و لە خەونەوە بیشیکەین بە ئامانج لەبەرەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە گەورەن و هێشتا لە ڕوودانان هێشتا هەمووی تاو نەبووە. بەڵێ مامۆستا کارەبامان بڕە. بەڵێ مامۆستا دەتوانانی قسە بکەوە لەسەر منە بە دەنگەکەت بڕوا کاتمان کەمەوە ببوورە ینی گۆڕانکاریەکانی ناوچەکەت باس کرد ینی پێ دوایە دەرفەتی هیچ بۆ کورد بەگشتی لە ئەو باسی سووریا و بڵێن تورکیا کرد باکووری کوردستان یا بەسمەوەی ئەگەرەوان ڕازی بن سەروەری تورکیا دابشکەن و لە ڕاستی بن مامەڕە لەگەڵ هەرێمی ڕۆژئاوای کوردستانە بکەن و لەگەڵ هەرێمێکی کوردستانی بەهێزا بکەن تەنانەت لە ئەگەری دەوڵەتێکی دروست بوون لە کوردستانی باشوور و هەندێک لە پارچەی تریشا بکەن من پێم وایە ئەکرێت بیر لە هاوپەیمانێتێکی تورکی کوردی بکەینەوە بەرەوەی من پێم وایە تورکەکان ناتوانن هاوپەیمانی عەرەب بن ناتوانن هاوپەیمانی هیچ نەتەوەیەکتر بن لەم ناوچەیە بەڵام ئەتوانن هاوپەیمانی کورد بن لە ڕووی جوگرافی و لە ڕووی پێکەوەبوونی مێژوویی و حتا لە ڕووی تێگەشتنی کورد بۆ دنیای نوێ و جۆری مامەڵەکردنی باشە کوردی ڕۆژئاوا لە ڕووی ڕۆشنبیری و کولتوریەوە یا لە ڕووی ئەو نمونانەی بڕوان پێێتی و کوردی باشوور و کوردی باکووریش بە شێوەیەکی کوردی تا ڕادێ ڕویان لە تورکایە ڕویان لە دنیای عەرەب و ڕویان لە شوێنی تر نییە بۆ یەگەر تورکەکان بکرێنەوە و دووبارە لە ڕاستیە ڕازی بن کە یعنی تورکیا کۆماری هاوبەشی کورد و تورک بێ و دوونەتەوەی ڕێژگێدا و بن سەروەری ناوخۆدا بەش بکرێ فدرالیزم بێ و ڕێز لە ئیرادی کوردی بگیرە لە ئەم بەشانەی تری کوردستانە بەڵێ کرێ بیر لە هاوپەیمانەتێکی تورکی کوردی نوێ بکەینەوە ڕەنگە کاریگەریەکی زۆر گەورەی هەبێ بەسەر دووبارە داڕشتنەوەی نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاست. باشە ماوەستا دوو خولەکمان ماوە سەبارەت بۆ گۆڕانکاریانە کە عێراق بگرێتەوە دیارە چی ڕوودەدا و کورد لێرەی چی دەست دەکەوێت و 2025 و لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەگەر شتێک هەیە بە کورتی بەسپاسەکەم لە عێراقا بەڵێ ئێمە پێشەوە کە شتمان هەیە ئەبێ لە دەستمان نەچێ ئەرکیشمان هەیە جێبەجێمان نەکردووە کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن کە بە زوڵم و ناحەق ناومانە ناوچە جەناکۆکان لە دەستورە بێگومان عێراق بە دوور نابێت لەو گۆڕانکاریە ئێستا تەنها ئەوەیە یعنی سیناریۆی گۆڕانکاریەکان و میکانیزمەکانی چۆنە بن ئەگینا ئەم هاوکێشەی هێز و ئەم بارودۆخ و هاوسەنگی ئێستا لە عێراقا هەیە بە بڕای من نامێنێ دۆخێکی نوێتە دەکایەوە ئەمێنێتە سەر ئەوەی ئێمە وەکو کورد چەند خۆمان ئامادە کردو بۆ ئەو دۆخە لەبەرەوەی شانسی نوێمانە خاتە بەردەم تەنانەت ئەگەر دۆخەکە لە هەندێک کاتە بە هەندێک ئاقارە ڕۆی ڕەنگە شانسی دووبارە کۆنتترۆلکردنەوەی ناوچە کوردستانەکانیشمان بخاتە بەردەم جگەل ئەوەی کە ئێمە توانین ئەگەر بێت و وەک کورد مامەڵە بکەین لە ڕاستیە پێگەمان لە بەغا بێت بکەینەوە لەبەرەوەی دووبارە هاوسەنگی هێزەکان لە عێراقادا ڕێژرێتەوە ئەو زەبرانی بەر کورد کەوتون لە ساڵانی ڕابردووە ئەکرێ قەرەبوو بکرێتەوە بەڵام بە هێزەکانی هەفتا و هەشتا و زۆنی زەود و سەرد و دوو ئیرادەی جیاواز و ئەمانە
لە ڕاستیە ئەمە قورسە ئەگەر چی ڕەنگە گۆڕانەکان ئەوەندە خێرابن بەشی ئەوە نەکا کە ئێمە بەسەر ئەم شتانە زاڵبین بەڵام لانی کەم ئەبێت دەوری هەبێت لە زوو پێکەنانی حکوومەتێکە و لە بەرنامەدانانێکە بۆ تێپەڕاندنی ئەم شتانە نایەزەکانی حەفتاوەشتاوەکو کاک جەبار یاوەرەڵێ ناویان گۆڕین هەر لە ژێر دەسەڵاتی پارتی وێکێتیابی ئەوە لەگەڵ عەقڵی پیاوی دەوڵەتە ناگونجێ ئەوە فێڵکردنە لە خۆ لە ڕاستە نابێشتی وا بکەین ئێمە هەرێمێکی کوردستانی بەهێزمان هەبێ ئەتوانین زۆر شت بکەین لەبەرەوەی قوڵایی استراتیژی مەسلەی کورد تا ئێستا لە باشووری کوردستانە ئێمە لە ڕۆژاوی کوردستان یعنی جم و جۆڵ و هەڵکشان و داکشانێکی مەزن هەیە لە باکووری کوردستان مەڵکشان و داکسانێکی مەزنی هەیە من پێم وایە کۆماری ئیسلامی ئێرانیش بە جۆرە لە جۆرەکان لە ناو خۆی بێ و بە هەر شێوازێک بێ ئەویش بە ڕیفۆرم بێ یا بە شێوازی تر بێ ئاڵۆگۆڕ ڕوەدا لە ئەوێش بۆیە ڕۆژهەڵاتی کوردستانیش دێتە چوارچێوەی نەخشەی جوڵانەوەی کوردی لە خۆرەڵاتی ناوەڕاستە وەکە لار چوار پارچی کوردستانە لە ساڵانی داهاتووە لە چەند ساڵی داهاتووە مەسەلەی کورد مەترەحە بێ و دەرگا و دەرفەتی نوێ بەڕووی کورد و پرسەکەیە کرێتەوە و ڕەنگە کورد بچێتە قۆناغێکی نوێەوە ئەگەرچی هەڕەشەی گەورەشی لەبەردەمایە بەڵام بە بڕای من شانس و دەرفەتەکانی گەورەترن دا مامۆستا کاتم نەما دەرفەتەکە باسی دەوڵەت دەکەیتەوە سوپاس دەکەم نا ئێستا باسی دەوڵەت ناکەم بەڵام ئەکرێ لە گۆڕانکارەکانی شادۆخێ بێتەکایەوە دروستکردنی دەوڵەتی کوردستان لەم ناوچەیە لە قازانجی هەندێک هێزی نێودەوڵەتی بێت سوپاس دەکەین مامۆستا بەکر کاروانی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ